عەرەبەکانی کەرکووک گەڕانەوەی پێشمەرگە بۆ شارەکە ڕەت دەکەنەوە. دەڵێن لە سای هێزەکانی فیدراڵیەوە شارەکە ئاسایش و سەقامگیرە. ئەمڕۆ شەممە 28 کانونی یەکەمی 2024 نازم شەمەری بەرپرسی دەستەی ڕای عەرەبی لە کەرکووک ڕەتکردنەوەی گەڕانەوەی پێشمەرگەی بۆ پارێزگاکە ڕاگەیاندووتی خەڵک چێژ لە ئاسایش و سەقامگیری پارێزگاکە لە سایی هێزە فیدراڵیەکان وەردەگرن. شەمەری ڕایگەیاند کەرکووک لە سایی هەوڵی هێزە ئەمنیەکان و سوپا و پۆلیس و کۆی ئەو هێزە فیدراڵیانەی کە دۆخی ئەمنیان کۆنتڕۆڵ کردووە سەقامگیرە. داعشیش هەڕەشەی ڕاستەقینە نییە بۆ سەر ئاسایشی شارەکە. ئاماژەی بەوەش کرد دەنگە و هەوڵێک هەیە کە ناسەقامگیری لە کەرکووک بڵاو بکرێتەوە. بەڵام دووپاتی دەکەینەوە کە کەرکووک لە سایی هێزە فیدراڵیەکان سەقامگیرە. هەروەها هەر هێزێکی سەربازی لە دەرەوەی هێزە فیدراڵیەکان بەشدار بێت لە بەڕێوەبردنی ئاسایشی کەرکووک ڕەتی دەکەینەوە. جا ئەو هێزانە پێشمەرگە بێت یان هەر هێزێکی تر. ڕۆژی 16 ئابی 2024 وەزارەتی پێشمەرگە لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند کە لیوای 22 پیادەی سەر بە وەزارەتی پێشمەرگە هەڵمەتێکی لە چەند ناوچەیەکی کەرکووک ئەنجام داوە کە گومانی شانەی نووسوی تیرۆریستی لێکراوە. وەزارەتەکە لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە کردووە هێزەکانی لیوای 22 پیادە لە گوندی قەرەحەسەن و ناحیەی لەیلان لە پارێزگای کەرکووک هەڵمەتێکی کێوماڵی بۆ تیرۆریستان ئەنجام داوە. وەزارەتی پێشمەرگە تووپاتی کردەوە کە هێزەکانیان بەردەوام دەبن لە هەموو ئەو ناوچانەی کە گومانیان لێ دەکرێت بنکەی گروپە تیرۆریستیەکان بێت. ڕۆژی 1 ئایار عەبدولخالق تەڵات نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە فەرماندەیی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان ڕایگەیاند دوو لیوای پێشمەرگە و سوپای عێراق لە پارێزگاکانی کەرکووک و دیالات دەستیان بە ئەرکەکانیان کردوتەوە. سوپای عێراق و وەزارەتی پێشمەرگە لە مانگی ئابی 2021 گەیشتنە ڕێکەوتن بۆ پێکهێنانی دوو لیوای هاوبەش و جێگرکردنیان لە ناوچانەی بۆشایی ئەمنی لە نێوان هێزەکانیان هەیە کە پاشماوەکانی داعش هەوڵ دەدەن بۆ هێرشکردنە سەر هێزە ئەمنیەکان و دانیشتوانی ئەو ناوچانە سوودی لێوەربگرن.